بەڕێز علی کەریمی بەڕێزیان نووسەرن ڕاستەخۆ لەگەڵمانە بن پێکەوە گفتوگۆ لەسەر پێشاتەکانی ساڵی ڕابردوو واتە ساڵی 2023 کە بەسەر هەرێمی کوردستان هاو دەمەوێت بۆ چوونی بەڕێزیان لەسەر کۆمەڵێک بابەت وەربگرم. بەڕێز علی سلااو لێبێ سپاس دەکەم کە ئامادە بووی ئەم ئێوارەیە. بەگشتی ئەگەر باسێکی دۆخی کورد بکەین لە ساڵی 2023 ئایا کورد لە دۆخێکی باشدا بوو؟ سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ کاناڵی کێنێن و بۆ لێرەوە بە فرسەتی دەزانێت پیرۆزبایی ساڵی 2024 کە بە زووی هەنگاوی پێی تێدەنین لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو کۆمەڵانی خەڵکی دنیاش بکەم و هیوادار بم بۆی کە ساڵێکی پڕ لە خۆشی بێ بۆ هەموو تاکێکی سەرکۆی زۆر سەرگۆی زەوی و بە تایبەت میلەتەکەمان لە کوردستان. ئەوەی کە مەبەستی بەرنامەکەی ئێوە بێت بەڵێ لە ساڵی 2023دا کۆمەڵێک ڕووداوی زۆر ناخۆش ڕوویدا، کۆمەڵێک کۆمەڵانی خەڵک بەرەو ئەوە نەڕۆیشتن کە ژیانێکی پڕ لە ئاسوودەیی بە تایبەت لە ئاشتی بۆ خۆیان مسۆگەرکان و زلهێزەکان ژینگەیەکیان دروست کرد کە مرۆڤ خۆزگە بە جەحەندەم و خۆزگە بە ئەوە دەخوازێت. هەر لە سەرەتای ساڵی 2023ەوە هەر ئیدامەی شەڕی ئۆکراینیا بوو کە لە 2023 دەستی پێکرد بوو، بەداخەوە ئەمریکا خۆی تۆزێک لێجێل کرد، غەرب تۆزێک ڕۆژاوا تۆزێک خۆی لێجێل کرد و ئۆکراینیای بەجێهێشت لەگەڵ ئەو وەحشیگەرەی کە ڕووی دەدا لە ئۆکراینیا وە گەورەترین کوشتاری بە کۆمەڵ هەر لە بیداەتی دەستپێکی ساڵی 2023ەوە لە شوباتدا لە ماکیفیکا ڕوویدا کە کۆمەڵانێکی زۆر خەڵک بەڕاستی جنۆساید کران لەلایەن ڕووسەوە و ئەوە دەستپێکێکی زۆر خراپ بوو. هەروەتر دەستپێکێکی دیکەی کە زۆر خراپتر بوو لەوە ئەویش بوو مەلەرزەکەی تورکیا بوو کە زۆر بەداخەوە بەشی زۆری ئێمەی گرتەوە نەتەوەی کوردی گرتەوە کە زیاتر لە 3 میلیۆن کەس ئاوارە بوو، زیاتر لە 2,000 کەس 50,000 کەس نەناو چوون و بە بریندار و بە کوژراو و زۆریش ئاوارە بوون بەڕاستی و ئەوە گەورەترین کارەساتی بوومەلەرزە بوو لەو دەتوانم بڵم بوومەلەرزەی سەدایان ناونا کە بەداخەوە بەشی زۆری باکووری کوردستانی گرتەوە و ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەکی گرتەوە. ئەمە کارەساتایەک بوون کە سروشتی بوون، مرۆڤ تێدا دەخالەتێکی نەبوو و دەسەڵاتێکشی تێدا نەبوو، بەڵام کۆمەڵێک ڕووداوی دیکە ڕوویدا کە هەر لە ڕۆژهەڵات بەردەوامی شۆڕشی ژینا بوو، شۆڕشی ژیان بەڕێز علی دەمەوێت هەر یەکەیان بەجیا باسی هەر چوار پارچەی کوردستان بینە سەری کە باسی لێ بکەین بە وردیە و دۆخانەی کە لە هەر چوار پارچەی کوردستان ڕوویدا. ئەگەر سەرتا لە باشوورەوە دەست پێ بکەین ئەوەی دەبینی لە باشووری کوردستان ئێستا پەرلەمان نەماوە و بە هەمان شێوە هەناردەکردنی نەوت ڕاگیراوە و کۆمەڵێک کێشەی ناوخۆیی هەیە. ئەتوانین بڵین کە ئێستا دۆخی کورد لە باشووری کوردستان لە چه ئاستێکدایە؟ شکو گومانی تێدانە ئەگەر تۆ لە هەر کەسێکی ڕێڕەوێکی سەرجات دەشپرسی بڕێی من ساڵی 2023 ساڵێکی خراپ بوو بۆ باشووری کوردستان. ڕاستە دەو ساڵەیدا هەڵبژارنی ئەنجومەنەکان لە بەشێک لە خاکی دابڕاوی کوردستان لە وەکو کەرکووک و شێقان و خانەقین کرا و ئومێدێک هەبوو بەوەی کە کۆمەڵانی خەڵک بێن و زۆرتر بەشداری بکەن، بەڵام بۆ دیتمان کە ئەو بەشداری کۆمەڵانی خەڵک زۆر کەم بوو. ئەوزار لەوە گرنگتر کە زۆر بە من بەلای منەوە و بەلای خەڵکیشەوە زۆر ناخۆش بوو ئەو هەموو وەفتی پاڕانەوە و خۆزەلیلکردن و بەرەو بەغدایە نەجارێک نە 2000 نە 3000 و ئەو وەزعی کە بۆ بووچەخۆران و بۆ خانەنشینان ڕوویدا لە هەرێمی کوردستان کارەساتێک بوو کە بەڵام لە ماوەی ڕابردووە بەڕێز علی ڕخنەی ئەوە لە هەرێمی کوردستان لە بەرپرسانی کوردەگیرا کە پشتیان کردوتە بەغداد. غدا ئەوە تعبیرێک دەکرێت بۆ تعبیر دەکرێت و ئەوەی کە ڕوودە بەغدا دەکەی ئەوە بەو معنایە نیە کە تۆ بە زەلیلی بچیوە بەغدا.
پشتێکردن یا پشتکردن یا ڕووتێکردن لە بەغدا بۆ معناینێ کە ئەتو ئاواز دەلیل بچی حقیقت ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە سیاسەتێکی جوانی ژیرانەی دیپلۆماسی وەکو کورد لەگەڵ بەغدا بەڕێوە بەرین و بۆیە ئێمە نەمانتوانیوە وەڵام دەرەوەی خواست و داخوازی موچەخۆرانی کوردستان بین ئەوە تا ئێستاش دەبینی ئەوە مانگی 12 تەواو بوو ساڵیش تەواو بوو بەڵام ئێستاش 3-4 دانە موچە نەدراوە پێما بەسێ موچە نەدراوە ئەوە زۆر زۆر خراپە ئەمە زۆر عیبە بۆ هەموو دەسەڵاتێک کە دەست بەرێ بۆ موچەی خەڵک حقیقت ئەوەیە کە ئەمن تێدەگەم لەوەی کە بەغداش کۆمەڵە قسەی هەیە کۆمەڵە شتی هەیە کە بەداخەوە ڕووی دەسەڵاتدارانی کوردستان دەگرێتەوە ڕووی دەسەڵاتدارانی سیاسەتێکی خراپی ئابووری هەرێمی کوردستان دەگرێتەوە و ئەوەی کە ئێمە هەموو هێلکەکانی هەرێمی کوردستان ڕووی کردە بنەماڵەی بارزانی و ڕووی کردە پارتی دموکراتی کوردستان ئەوە یەکێک لە هەرە سیاسەتە چاواشەکان بوو کە نەدەبوو کورد ئەو هەنگاوەی نابایە کە هەموو ئەمە بە موزاییکێکەوە جوان بووین ئێمە بەوەوە جوان بووین کە فرەحیزبین ئێمە بەوەوە جوان بووین کە دەسەڵات دەنێو خۆماندا دابەش دەکەین بەڵام نەک ئەوەی کە بیهێنین دەسەڵات لە ناو بازنەیەکی تەنگی بنەماڵەییدا تۆق بخەینەوە و ئاوای لێکە ئێستا لێتی زۆر باشە دەگەڕێمە وڵات بەردەوامە بین لە گفتوگۆکردن دەچمە لای هاوکارمان بەهار عەبدولکەریم لە شاری سلێمانیە باماشیەوەویش دەمێ بزانم کە هاوڵاتیان ئێستا هاتوونەتە سەر شەقام خۆشحاڵی خۆیان چۆن دەرەبڕێن بار سلااو لە بێدێنە لای تۆ فەرموو بارگوێبی سیەمەی وا دیارە دەنگی بەهار باش ناگاتە لای ئێمە دواتر دەگەڕێنەوە وڵات کاک عەلی بەردەوام بین لە گفتوگۆکردن بینە باسی کۆمەڵێک لەو هەلوو مەرج و پێشاتانە و کرد کە لە باشووری کوردستان لە ماوەی ساڵی 2023دا ڕوویدا بینە سەر ڕۆژاوای کوردستان هێرشەکانی تورکیا بەردەوامە چالاکی گروپە چەکدارەکان زۆر بووە لە ساڵی 2023 بەڵام ڕۆژاوا بووە خاوەنی دەستوری خۆی ئەتوانین بڵین ساڵێکی باش بووە یاخود ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2023 پارێزراو بووە ئەگەر تورکیا لیان گەڕێ ئەگەر ئەو هەموو تەداخل و هێرشە ناڕەوایی تورکیا کە بە بیانووی ئەوەی کە ڕۆژاوا بەشێکە لە پەکەکە ئەگەر لەوە گەڕێت و ئەو چاواشەکاریە لابا ڕۆژاوا بتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر کاری ئیجابی خۆی کردووە و یەکێک لە هەرە کارە ئیجابەکانی ئەوەیە کە لە ماوەیەکی کووردا دەستورێکیان بۆ خۆیان چێ کرد و ئەو دەستورە بوو بە ئەوەی کە ئەگەر ئەمە ئەو دەستورەمان لە باشووری کوردستان لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەبایە پێم وابێ پێشی زۆر ناکۆچی و پێشی زۆر شەڕ و بەزمی نێوان حیزبەکانی بە تایبەت ئەو دوو حیزبە گەورە دەسەڵاتدارەی یەکێتی و پارتی دەگرت کە بەداقەوە هەردوو لە ئەمە دەزانی کە بە قازان جانیە کە دەستورێک ئیمزا بکەن و ئیمزاشی ناکەن جارێ بەڵام ڕۆژاوا ئەو هەنگاوی تێپەڕ کرد و ئەوەی کرد بەڵام ئەوەی کە لەلایەکی دیکەوە ڕۆژاوا دە خەتەردایە ئەویش خەتەری تورکیایە خەتەری بەشاریش هەیە بەڵام خەتەری تورکیا گەورەترە و بۆ خۆیان تا ئێستاکوونێ بە تەوافق بە ئەو خۆسەری دموکراتیکەی کە تا ئێستاکوونێ بەڕێوان بردووە نیشانیان داوە کە نموزەجێکی جوانە بۆ بەڕێوەبردننی ئەو ناوچانەی کە فرەنەتەوەن ئەو ناوچانەی کە فرە موزاییکن ئەم پێم وابێتەوەدا ڕۆژاوای کوردستان سەرکەوتنی باشی بەدەستێناوە و دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان خۆیان لە جیرۆدەیی و لە داوی ئەوەژە ڕزگارکەن کە تورکیا بە بیانووی ئەوەی کە هەموو ڕۆژێ ئەوان بۆمباران دەکا و قەسفیان دەکا و هەردووی نێوپێرە ڕۆژنامە نووسێکی جوانی ڕۆژهەڵاتی لە قامیشلو و بەر فڕۆکەکانی تورکیا کەوت ئەو چۆ بۆ بەرنمەیەکی دۆکمنتاری لە ڕۆژاوە لە قامیشلو کەچی تورکیا لێڕا بۆمبارانیان دەکا و دەکوژدەوە ئەوەڵزار نێ و ئاخرجاریش نابێت دەیان وەسی ئاوە ڕوویدا دەیان کەسی بێگوناه دەیان خەڵکی کارامە لە بۆمبارانی ئەم تورکیادا لەو ساڵی ڕابردوودا لە ناوچوون هەر لە ڕۆژاوە
و کارەساتی گەورەشی لێ قەوما هەی قەدەوەیە کەم پێم وابێکەم ڕۆژاوا کاروبارەکەی خۆی بەباشی بەڕێوە دەباوە نموزەجێکی جوانیشی پێشکەشی ئێمە کردووە کە ئێمە دەتوانین لە باشوور لە ڕۆژهەڵات لە باکووریش بتەنانەت بەکاری بێنین و دەرسی لێوەربگرین ئەویش ئەو شێوە خود بەڕێوەبەرەیەکە بەعکسەوەی باشوور بەعکسەوە بە پێچەوانەی باشوور ئەوەی کە دەسەڵات لە نوچی هەرێمێکدا کۆبکەینەوە ڕۆژاوا لە ئێستادا بۆتە خاوەنی دەستوری خۆی بەڵام هێرشەکان بۆ سەر ڕۆژاوا چڕتر بۆتەوە ئەتوانین بڵێ مەترسێکی جددی هەبێ لەسەر ڕۆژاوای کوردستان بە دڵنیایی مەترسی هەمیشە دایم هەبووە بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە بەڕێوەبەرانی ڕۆژاوا ئاگان بەڕێوەبەرانی ڕۆژاوا سەرکردەکانی ڕۆژاوا ئەزانن سیاست بکەن دەزانن چ بکەن بەعکسەوەی باشوور کە تەواو خۆیان کردوتە جیرۆدەی وڵاتێکی بێگانە ئەوان ئەو وڵاتە بێگانە چێشەکە لەوەیدا ئەو وڵاتە بێگانەیە لە کەس شاراوەنێ دوژمنی قەستەسەری کووردە ئەویش تورکیایە لەوەیدا بەڕێی من دەبێ ڕۆژاوە زۆر زیاتر ئاگای لە خۆی بێ و زۆر زیاتر داوای لۆبی لە هەموو دنیا بکە بەخۆشیەوە تا ئێستا ئەمریکا ئەو جوورێکە دەبوو پاشەکشە بکە لە ڕۆژاوە نەیکردووە و تا ئێستا کونیشتنیکێکی لێوێ ماوە تا ئێستا قاتێکی لەوەیە و ئەوە بۆتە تەزمینێک بۆ برایانمان و خوشکانمان لە ڕۆژاوای کوردستان. بەڕێز علی دەگەڕێمەولات دەری ساڵ کاک علی دەگەڕێمەولات ئەوەی کە بینیمان لە شاری سلێمانی نمونە ئەو گوڵفرۆشە ئاماژەی بە دۆخی دارایی هاوڵاتیاندا کە هێندە بێ بازاڕیە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو هیچ کام لە فرۆشیاران لەو کەسانی کە لە بۆنەکانە هیچ بازارێکیان نییە ئەتوانین بڵین کە دۆخێکی خراپی دارایی لە هەرێمی کوردستانە لە باشووری کوردستانە هەبوو لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە. هیچکو گومانی تێدانێ ئەو برا گوڵفرۆشە کە خەڵکی سلێمانیش نییە و لە دوورەوە هاتۆوە زۆر چاک کەستی پێکردو کە دۆخی ئابووری خەرک دۆقی ئاسوودەی خەڵک خەرزکردنی خەڵک وەکو ساڵان نەماوە حقیقەتێکی شەکوە هەرکەس لە سلێمانی بژی و هەرکەس لە دوورەوە ئاگای لە سلێمانی بێ کۆمەڵانی خەڵک هەنە تەنیا سلێمانی هەموو هەرێمی کوردستان بەهۆی ئەو بارە و دۆخە ناهەموارە ئەو بار و دۆخە ناخۆشەی لەباری مەعاشەوە ڕووی لە خەڵک کردووە هەروەتر ئەو هەستان و نزم بوون و چوونە سەری دۆلار لە شەو ڕۆژێکدا 10,000 دینار و 15,000 دینار زیاد و کەم دەکا ئەو ناجێگیرەی دۆلار وای لە خەڵک کردو کە بازرگانەکانمان کە دوکاندارەکانمان بەڕاستی ناوێرن شتێککە لە دوکانەدایا بیفرۆشن ئەوڕۆ بیفرۆشن ئەوە هەردەرپڵتە ئەوە هەر تایبەت بە باشووری کوردستان نیە ڕۆژهەڵاتی شارەکانی دیکەش هەر ئەو شتیان هەیە کە لەباری ئۆکۆنۆمیەوە وەزێکی زۆر ناستابیل زۆر لەرزان هەیە و دەبێ فکرێک بۆ ئەوە بکرێتەوە کە کۆمەڵانی خەڵک بتوانن بە تێڕادیوی دەست بۆ شتێک بەرن و بیکڕن ئەو ڕۆکانە دوکانداریش ناوێرێ بیفرۆشێ ئەو ڕۆ دەیفرۆشێ بە 2 دینار سپێنێ بۆی ناکردێتەوە بە 4 دینار بۆیە دەڵێبانەی فرۆشم جام هەر سپێنی ئەوەی دەکردمەوە بە 4 دیناری دەکردمەوە بۆ بە 2 دیناری بیفرۆشم بۆیە ئەوە ئەکە بەڕاستی ڕاستە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو توێژە زۆرەی مەعاش خۆرەی کە زۆربەی کۆمەڵانی خەڵک پێک دێنن و زۆربەی چین و توێژەکان لەو توێژەن کە مەعاش خۆرن بە تایبەت بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ڕۆژی ئەوڵەوە وامان کرد کە هەموو خەڵکەکەمان کردە مەعاش خۆر و هەر یەک بە پۆلیس و یەک بە مرور و یەک بە مستەخدیم و یەک بەوی و یەک بەوی ئەمە وای کرد کە زۆربەی کۆمەڵانی خەڵک ماڵ نەبێ کە یەکدانە مەعاش خۆری نەبێ ئەو مەعاشە یعنی حیاتە ئەو مەعاشە زەرورە ئەو مەعاشە ناکرێت ئەتۆ هەر ئاوە بە ئەهوەنتە بڵێ وەڵام مەعاش نادەم ئەمە لە دنیادا زۆر بێوێنەیە حتا من داری وایە دەبیستم دەڵێم کاتی خۆی سەدام مەعاشی بۆ مووسڵ ناردەوە بۆ ئەو کات کە پێشمەرگە لە شاخە بۆ مەعاشەر هەبووە یعنی ئەمەی کە دەستبردن بۆ مەعاش نوعێک لە کوفرە نوعێک لەوەیە بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کورد ئەو جوانادنەوەی دەسەڵاتدانی
دەسەڵاتدارانی کورد ڕەهابی دەکەنەوە ڕەهایەک ینی وەپاڵی دەدەن خەڵک چی دەڵە بابیڵە خەڵک جوێی مەدەنێ خەڵک حتا ئەزیەتی کەی زۆرتر سەردا دەوێنێ ئەو کولتورە ئەو تێزە ئەو تئۆریەکە حتا کورد هەتا کۆمەڵانی خەڵک فشاری زۆرتر بۆ بێنی زۆرتر تابعەت دەبن زۆرتر کۆیلەت دەبن ئەمە بەداقەوە بەشێکی زۆری لە فکر و خەیاڵی دەسەڵاتداری کورد کە بەڕاستی سەرڕۆن کە بەڕاستی بیر لە هەموو شتێک دەکەنەوە بیر لە کۆمەڵانی خەڵکی خۆیان ناکەنەوە ئەمە سیاسەتێکی زۆر وڵات کەم کاک عەلی ئەگەر بینە سەر باسکردن لە پارچەیەکی دیکەی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ئێستا لە قۆناغی دوای شۆڕشی ژینە ئەمینیە وەگە بینین هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستانە چەکراون ئەتوانین بڵین دۆزی کورد لە ڕۆژهەڵات لە ئێستادا سەختە؟ زۆر سپاس بۆ پرسیارت بەڕاستی ڕاستە ڕۆژهەڵات وەزێکی زۆر خراپی هەیە لە پارچەکانی تری کوردستان هەرچەند ئەگەر لەباری ئابووریەوە سیرکەین وەزعی باشووری زۆر خراپە چونکەوە تا دەبینین کە خەڵک فەقیرە خەڵک مەعاشی نییە بەڵام لە بە هەمووی بەگشتی وەزعی ئابووری ڕۆژهەڵات زۆر خراپە ینی سعرەکان ئەوەندە چوونە سەرێ سعری دۆلار ئەوەندە چۆتە سەرێ کە خەڵک بەڕاستی توانای کڕینی چیلۆیە گۆشتی شینێت حقیقەتەوەیە کە لە ڕۆژهەڵاتدا چ لەباری ئابووری چ لەباری سیاسی چ لەباری کۆمەڵایەتی وەزع لە هەر چوار پارچەی کوردستان خراپترە ئەویش ئەوەیە کە جارێ هەر لە دەستپێکی ساڵی 2023 تا ئەوڕۆ زیاتر لە 100 ئیعدام کراوە 100 ئیعدام زیاتر کراوە کە 5-6 هەر زۆر سیاسی بوون زۆر نامرۆڤانە بوون و ئەوی دیکەشی هەر لەسەر کێشەی مەڵات دوو ئەو جورەشتانە زیاتر لە 100 ئیعدام کراوە دوایوی ئەوەی کە خۆش بوو لەو ساڵدا دە و ئاخیانەدا ئەویش ئەوە بوو کە خەڵاتی ساخارۆف کە یەکێک لە خەڵاتە بە قیمەتەکانی فەڕەنسا و ئەڵمانیا ئوروپایە بە ژینا ئەمینی بڕا و ئەوە دیسانەکانە دڵخۆشێک بوو بەڵام بەداخەوە لەو بەرەشەوە ئەو شۆڕشێکە بە مەرگی کچۆڵەیەکی سەقزی بۆەوەی کە تۆزێک لە تاڵەکانی قژی بە دیارەوە بوو لە تارانە چوو بوو بۆ ئیسراحەت و بۆ سەفەرێکی ویزیتێک بکە لە ینی سەردانێکی تارانە لەگەڵ خانەوادەکەی بکە بەداخەوە پاسدارانی جمهوری ئیسلامی ئەویان پێڕەوانە دیت کە یەک دوو تاڵە قژی بەدەرەوە بێت و گرتیان و کوشتیان لەوێ ئەوە کارەساتێکی گەورەی لێ ڕوویدا و لێ هاتە دەرێ و شۆڕشێک تقریبا بەرپا بوو تا ئێستاش هەر بەردەوامە بەڕێی من تا بە تەواوی نەمردووە بەڵام ئەوە بوو بە هۆکاری دەیان کوژا و دەیان سەقەت و دەیانە ئەوە و زۆر شتی دیکەش ڕوویدا بەڕاستی لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە هەرشتە ناخۆشەکانەوە بوو کە دوو کۆمەڵەی ئێرانە لەگەڵ ئەوەی کە جمهوری ئیسلامی لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ بەغداش تەوافقی کردبوو کە ئەوانە چەکرێن بەڵام دەو حاڵەتەیدا لەباتی ئەوەی کە دەست بە دەستی یەکتر و شان بە شانی یەکتر بێن بەدوای ئەو قەیرانەدا بەدوای ئەو زوڵم و زۆرەی کە عێراق و هەرێم لێیان دەکا بێن لەرەو پیری ئەوە کەچی بۆ خواندنی و خواندا لێیان بوو بە شەڕ و دوو ڕۆڵەوی کورد لەوێ لە یەکێک لە مقڕەکانی کۆمەڵی زەحمەتکێشان لەوێ جوانە مەرگ بوو ئەمە کارەساتێکی خراپ بوو هەم بۆ وەچی خۆمان هەم بۆ وەچی دەرەوە هەم بۆ وەزەمان لە بەغدا و لە ئەوەوە لەنا زۆر ڕووداوی دیکەت کرا ئەگەر ئیجازەم بدەن ئەمە دەبێ بڕۆم زۆر باشە بەڕێز عەلی کەریمی مشکاتمان نەما خۆشحاڵ بووم کە میێوارەی ئامادە بوویت لە دەرفەتی داهاتووە زیاتر گفتوگۆ لەسەر کۆمەڵە